يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە کۆتا وتاری مانگی پڕ بەرەکەتی ڕەمەزان داین. پڕ بەدڵ لە ئەڵڵا دەپاڕێمەوە سوبحانەه وتەعالە. یا ڕەبی خوای پەروەردگار، ئەم شەوانەی کۆتایی مانگی پڕ بەرەکەتی ڕەمەزان ختامه میسکون، لە شەوی قەدر، لە شەو پیرۆزەکە بەهرەمەندمانکەی، لە هەموو گوناهەکانمان خۆش بێ. یا عەفوو، ئەی ئەو کەسەی کەوا نەک لێمان خۆش دەبی، تەواوی گوناهەکانمان دەسڕیتەوە. خوای پەروەردگار بە ڕەحمەتی خۆت کارنامەی ئەعمالمان یا ڕەبی خوای سپی بکەیتەوە بە بەرەکەتی ئەم ڕۆژوانەی مانگی ڕەمەزان، بە بەرەکەتی شەو نوێژی شەوانی، تەراویحی شەوەکانی، دانیشتنی ئەم هەموو موسڵمانە لە ماڵەکەی تۆدا بۆ وتاری هەینی ئاوەدانکردنەوەی ماڵەکانت شەو تا بەیان. یا ڕەبی خوا ماڵی هەموو لایەکیشمان ئاوەدانکەی. خۆشەویستان، وتاری جومعەی ڕابردوو لەگەڵ جەنابتاندا باسی گەورەی و گرنگی مانگی ڕەمەزانمان کرد و وتمان یەکێک لە جوانیەکانی ئەم مانگە پڕبەرەکەتە بریتیە لەوەی کە موسڵمانانی دەست بەخێر، دەستی برایەتی و هاوکاری لە پێناوی خوادا درێژ دەکەن بۆ ماڵە هەژارەکان. ئێستاش چەند ڕۆژێکی کەممان لەبەردەما ماوە، بەرەو جەژن دەڕۆین. بەڕێزان، فرسەتێکی گەورەیە لەبەردەمماندا. ئەی ئەو کەسەی کەوا تا ئێستا ماڵەکەت پاک نەکردوتەوە لە زەکات، تکایە بەخۆ تا بچۆوە. زانایانی ئیسلام دەفەرمون ئەگەر کەسێک مرد و زەکاتی شەرعی لەسەر بوو، پێویستە ماڵەکەی دوای مردنی هیچ میراتبەرێک دەست بۆ 1 دینار و دۆلاری نەبا، هیچ قەرزێکی بەندەکانی خوای لێ نەدرێتەوە تا زەکاتەکەدا دیاری دەکرێت. یعنی دەزانن فڵان کەس 2 دەفتەر دۆلار زەکات لە ماڵەکەیدایە. نابێت نەمارەی خێزانی، نەمیراتگرەکانی، نەقەرزەکانی کە لەسەرەتی، هیچی نابێت لەو ماڵە بڕاتە دەرەوە تا زەکاتەکە دەردەکرێت. ئەمە هێشتا ڕەحمەتی خوایە، عنی خۆی زەکاتی نەداوە، نەوەکانی، میراتگرەکانی، کوڕ و کچەکانی، خێزانی زەکاتەکەی بۆ دەدا. بەڵام ئیمام ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوا لێبێ، ئەگاتان لەم قەولە بەهێزای ئیمام ئەبوو حەنیفە بە هەزار ڕەحمەتی خوا لەو لە هەموو عولەمانی ئیسلام بێ. دەفەرمێ ئیمام ئەبوو حەنیفە ئەگەر کەسێک مرد بەڵام زەکاتی نەدابوو، تازە هەموو ماڵەکەشی بۆ بدەی، خوا لە گوناهی ئەو زەکات نەدان عەفوی ناکە. چونکە زەکات پێویستی بەنێتە، تازە ئەم بۆ خۆی ڕۆی لە دنیادا ڕۆیشت. زۆر خەتەرە دەستن نەچووە ماڵەکەت، لە دوایدا هەموو شت بۆ بکەن بەخێر. بە قەولی ئەبوو حەنیفە ڕەحیمەه الله، تازە لە قیامەتە تۆ لەو گوناهە ڕزگارن نابێ. بۆیە تا خۆت لە ژیاندای و مانگی ڕەمەزانیش عادەتەن موسڵمانانی کورد زوبانی خۆمان کردویانە بە مەوسیمی جیاکردنەوەی زەکاتی ماڵەکانیان فریاکەوە. بەڵام زۆریش گرنگە زەکاتەکەت دەدەی بەچێ. با بچینە خزمەت قورئان، سوورەتی ئەلبەقەرە ئایەتی 273. للفقراء الذين أحصروا في سبيل الله لا يستطيعون ضربا في الأرض يحسبهم الجاهل أغنياء من التعفف تعرفهم بسيماهم لا يسألون الناس إلحافا. پەروەردگار دەفەرمێ للفقراء، ئاگال لێبێ چاوردکەوە زەکاتەکەت بدە بەم جۆرە هەژارانە، ئەوانەی ئوحسیڕوا فی سەبیل الله. زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە جیهادی فی سەبیل الله هەبووە و پاراستنی کیان و دەوڵەتەکەی مەدینەی رسول الله صلی الله عليه وسلم بۆ گەیاندنی نور و ڕۆشنایی ئەم ئیسلامە بە جیهان، لابردنی بربەستەکان جیهاد هەبووە. ئەو مجاهیدانەی کەوازیان لە کار و کەسابەت هێناوە، ماڵ و منداڵیشیان هەبووە،
ئەمانە دەبێت بەشێک لە زەکاتیان بدرێتێت، چونکە ئەمانە خۆیان بۆ خوایەک لای کردوێتەوە. ئەمڕۆژ ئەو مامۆستا ئاینیە بەڕێزانەی کە بەڕاستی خۆیان بۆ خوایەک لای کردوێتەوە، هیچ پابەندێکی ئەم حیزبەوە حیزبیان نییە، پیاوی هیچ کەسێک نین، سەر و مێزەری سپیان بۆ هیچ دەسەڵاتێک و ئەوقافێک دانانەوێنن، موچەی هیچ بەشەرێکی خۆیان نییە، خەریکی دەرس و دەورن لە علومە شەرعیەکاندا ئاڵاون و کۆمەڵە فەقیان لە دەوری خۆیان کۆ کردوێتەوە، دینی ئیسلام بە پاک و پوختی دەگەێنن. بەڕاستی ئەوانش مجاهیدی فی سەبیل الله، ئەوانش دەبێت موسڵمانان ئاگایان لیان بێ، ئەوانە لە منبەری مزگەوتەکانەوە لە حجرە و فەقیەکانەوە بەڕاستی جیهادی فی سەبیل الله دەکەن، دینێکی خوا بە حەق و بەڕاستی دەگەێنە ئەو میلەتە، ئەبێ موسڵمانان ئاگایان لیان بێ. ئەوانە أحصروا في سبيل الله لا يستطيعون ضربا في الأرض. دوام أو كساني كناتوانن كسابت بكن، أوانش ئاگاد لیان بێ نەخۆش، یعنی کەسێکە بەڕاستی تەمبەڵ نییە بەڵام ناتوانێت بەسەر زەویدا بگەڕێ و کەسابەت بکە بەهۆی نەخۆشیەوە. دووەمیان ئەو کەسانەی کە بەڕێزان خوێندکارن، ئەوانەی قوتابین، ئێستا هەیە قوتابیە لە کۆلێجی پزیشکی بگرە حتا هەر کۆلێزێکی تر، بەڕاستی خوێندنەکەی ڕێگەی لێگرتووە کەوا کەسابەت بکە، ناتوانێت و مەسرفێکی زۆریشی هەیە و باوکی هەژارە و هەموو خەڵک دەیناسێت کە باوکێکی بە 300-400 موچەوە فەقیرە چی یارمەتی ئەمە بدا. بڕواتان هەبێ بەڕێزە، من زۆرێک لەوانم ناسیوە، واللهی خوێندکاری زانکۆ لە کۆلێجی قانونا پارەی یەک چای پێ نەبوو لە کافتریاکە بیخواتەوە، باوکێکی گیرفان بەتاڵ خێزانێکی زۆر، چەند جار خەڵک هەبووە وازی لە خوێندن هێناوە لەم کوردستانەدا، تەنها لە پێناوی ئەوەدا کە بەڕاستی هیچ دەرەتانێکی نەبووە. ئەمانەتان ئاگا لێبێ زەکات بەو خوێندکارە مسڵمانە دیندارە دەست بەدەست نوێژانە زۆر خێرە، چونکە ئەمانە سوالکرد دروست ناکەین. ئێمە زەکاتەکانمان لە کوردستاندا چونکە بە شەریعەتی خوازایە ناکرێت، ساڵ بۆ ساڵ سوالکرد دروست دەکەین، هەموو ساڵێ هەمان چینە و لێی زیاد دەبێ. لە کاتێکە قورئان دەفەرمێ زەکات دەبێت سوالکرد نەهێڵێ، تۆ خوێندکارێک پێدەگەێنی پاشا ڕۆژ دەبێتە دکتۆر، ئەبێتە ئەندازیار، ئەبێتە پارێزەر، واللهی ئەم چاکەیی لەبەر چاوە بە ئیزنی خوای گەورە دەستێکی خێرەوەمەند لە کۆمەڵگادا دروست دەکەی، ئەویش بەیانی 4 قوتابیتە دەگرێتە خۆی، ئەویش یارمەتی خەڵکانی تر دەداتەوە. ئەوانە يحسبهم الجاهل أغنياء من التعفف، ئەو کەسەی کە ئاگای لە حاڵیە نییە، ئەڵێ ئاگاد نییە لە نازانی بە ماڵم، ئاگاد نییە لە حاڵم، براخۆ تۆ سەیری ماڵی منە نەکردووە چی تێدایە، حاڵم چۆنە. ئەو کەسێک ئاگای لە حاڵ و ماڵیان نییە و ئەزانێت دەوڵەمەندن، نەگەوەی جلی کەشخان لەبەردابێ، منە تعفف، نەفسیەتیان بەرزە، سوال ناکەن، حد زۆر تینیشیان بۆ هات تعریفهم بسیماهم، بەخوا بە ڕوخساریاندا دیارە، هەر سەیری نێوچەوانت کرد ئەزانی لە ژێر باری هەژاری و نەداریدا پشتی چەماوەتەوە. لا يسألون الناس إلحافا، هەر زۆر تینی بۆ بێ ئەو پەڕیشکوایەکی بچووکی حاڵی خۆی بکە سەرداوێکت بۆ دەرخا، قەد یەخەن ناگرێ و لەبەرن ناپاڕێتەوە و خوات بە گژا ناکە. خوا دەفەرمێ ئاگەل لە ئەوانە بێ، بەڕاستی ئەمانە زەکاتیان پێدەشیە. بەڵێ بە زەکاتمان ئەم دوو شتەی تێدا بێ، فی سەبیلی الله تەنها لە پێناوی خوا بێ، دووەم شکۆی هەژار و نەدار و لێ قەوماو بپارێزین. المن والأذى لە قورئانە زۆر تەکیدی لەسەر کراوەتەوە، مسڵمان جاری وا هەیە تۆ خێرەکەت تەواو کردووە، لای خۆش قبول بووە، نێتەکەشت خاوێن بووە، لە دووەما لە پشکنی نادەرناچی، منەتت بەسەر هەژارەکەیە کردووە، تەریقت کردوێتەوە، خۆت جاری وا لە دڵەوە لەو بە گەورەتر زانیوە، من دەوڵەمەندمەوە خوا پێدامەوە ئەو فەقیرەش دیارەوە مستحقەوە فەقیر بێ، ئەمانە بەتاڵی دەکاتەوە. ئەبێ زۆر ئاگامان لێبێ ئەم بەهەشتە کە بەدەست دێ بەهۆی ئەم بەخشینەوە، هەر بەخشینەکە شەر نییە، پاراستنیشی کە بە پاراستنی شکۆی هەژارەکە دەست پێ دەکات. فی سەبیل الله پێت دەڵێ ئای چەند دڵت خۆشە کە تۆ بەس لەبەر خوا بەخشیوتە، کە بەست لەبەر خوا بەخشیوتە، بەخوا بەڕێزان دیقەت بدەن، یەقینتان هەبێ هەر بەخشینێک، هەر خێر و خێراتێک، هەر زەکات و سەرفترەیەک تەنها لەبەر خاتی خوا نەدرێ، نە دڵت خۆش دەکا، نەدەبێتە بەرەکەتی ماڵت، نە هەژاریش لە کۆمەڵگادا ناهێڵێ، بەخوا بە ملیۆن بپەخشە،
نێتت بۆ خوا نەبێ، نەدڵت خۆشە، نەبەرەکەتی ماڵتە، نەفەقیرێکیش لە هەژاری ڕزگار دەکەی. ئەگەر لێبێ بۆیە قورئان زۆر تاکید دەکاتەوە سەر ئەوە تەنها لە پێناوی خوادا. جا ئەو کاتێک کە تۆ لە پێناوی خوادا دەبەخشی بڕواتان هەبێ ئەو فەرەحی بدڵ و دەروون تا دێ هیچ پێنووسێک ناتوانێت وەسفی بکە، هیچ شاعیرێک ناتوانێت بە هۆنراوە دەری ببڕێ، هیچ وتار بێژێک ناتوانێت لە وتارە باسی بکە. بەسەراتێکتان عەرز دەکەم زۆر زۆر بەسەرهاتێکی شیرینە ئەم بابەتە، زۆر بە بابەتێکی شیرینە. ڕەبیعی کوڕی خوەیسەم یەکێکە لە پیاو ساڵحانی ئەم ئومەتی ئیسلامە. ڕەبیع دەفەرمێ ڕۆژ دەچێتەوە بۆ ماڵەوە بە خێزانی دەڵێ میوانێکی زۆر تایبەتم هەیە، خواردنێک کە پیان وتوە حەڵوای ئەو سەردەمە بە فستەق و بە شیرینی تایبەت و الحاصل خواردنێک بۆ پیاوە دەوڵەمەندەکان دروست کراوە، خواردنێکم ئافرەت بۆ دروست کە میوانێکی زۆر تایبەتم هەیە. ژنەکە ژنێکی ساڵیحە وەکو خوشکانی بەڕێزی ئامادەبوانی ئەم جومعە و مزگەوتە بە گوێ مێردەکەی دەکات دەڵێ بەسەر چاو ڕەبیع هیچ خەمن نەبێ، ئافرەتی خواناس لەبەر خوا و بە حرمەتی مێردەکەی زۆر خۆی هیلاک دەکا و سفرەیەکی و سینەیەکی زۆر جوان دەڕازێنێتەوە. نیوەڕۆ کە دێنەوە ماڵەوە ڕەبیعی کوڕی خوەیسەم چی لەگەڵایە بەڕێزان؟ ئەبێت چ دەوڵەمەندێک بێ، ئەبێ فەرماندەی شار بێ، فەرماندەی سەربازی بێ، دەوڵەمەند و بازرگانێک بێ، ئەم میوانە تایبەتە، مامۆستایەکی ئاینی مزگەوت بێ. نەوەڵڵا شێتێکە، شێتێکی هێناوەتەوە ماڵەوە و لەسەر سینەکە دایدەنێ، شێت دەست دەکا بە خواردن و زۆر چێژ لە خواردنەکە دەبینێ. دیارە پێی وتوە کە حەزم لەو خواردنەیە، خواردنی دەوڵەمەندەکان و پیا ماقوڵەکانە. شێتەکە حتا کەوسکێک دەخوات دوانی بەسەر و سمیاڵ و ڕیشیا دێتە خوارە و جلەکانی خۆی هەموو پیس دەکا و بەڵام هەمووی دەخواوەی کە بۆیان داناوە، زۆر حەز بە مرتاحی دەکا. دوای ئەوەی کە دەڕوا ژنەکەی دەڵێ ڕەبیع واللهی من هەرچی جەنابەت بڵێ بەسەر چاوان، بەڵام لە بەیانیەوە خۆم و کچەکان زۆر هیلاک بووین، ئێتۆوەت میوانێکی زۆر تایبەتم دێ، هەل لە خەیاڵی خۆمابێ و میوانە تایبەتە چێ بێ، شێتێکت بۆ من هێناوەتەوە. وتی جا بۆ ئەو بەندەی خوانیە ئەفرێتەوە زۆر حەزی لەو خواردنەوە بوو، بینی چەند بە چێژ و بە لەززەتەوە دەی خوارد. وتی بەڵام ئاخر پیاوەکە ما یەدری هذا ما ئەکەلە، کورە ئەو شێتە چییە؟ بەخوا ئێستا لێ پرسی نازانێت چی خواردووە. مهم ئەوە گەدەی تێر بووە، پاقلەیەکمان بۆ دەکڵان، ساوەرێکم بۆ لێ دەنا. ڕەبیع فەرمووی ڕاستە ئێستا لێ بپرسی نازانێت چی خواردووە، ولكن الله يدري، بەڵام خۆ خوا دەزانێ، خۆ خوا من لەبەر خوا دعوەتی ئەو پیاوەم کردبوو، بیرم کردەوە زۆر دعوەتم لەبەر دنیا کرد، بەس ئەم شێتە هیچ مەسلحەتێکم لەگەڵیان نییە، خۆشی نەزانێت چی خوارد، خۆ خوا دەزانێ، ولكن الله يدري. ئای ئەم دیێڕە چەند بە قووەتە، خۆ خوا ئەزانێت چی خواردووە. جا من کە خوا ئاگای لێبێ بۆ خوا بێ، من حەقم چییە بەسەر شێتەوە؟ شێتەکەش نەفسی هەیە، زۆر بەچێژەوە خواردی، وتم خوا تەنها لەبەر تۆیە، بەخوا و شێتە هیچی بۆ من پێ ناکرێ، هیچ مەسلحەتێکم لەگەڵ یانە، ئەوە میوانە تایبەتەکەم بوو لەبەر خوا دعوەتم کردبوو. ئەفرە شانازی بەو دعوەتەوە بکە، بەڕێزان با فڵان کەس نەزانێ، با فڵان کەس پێشی نەزانێ، ولكن الله يدري، بیکەین بە دروشمی ژیانمان، بەڵام خۆ الله دەزانێ، ئەڵڵاش بزانێ کافیە، تەنها بۆ خوا ببەخشە، چاوەڕێی ستایش و قەرەبوو لە هیچ کەسێک مەکە. تۆ چ زیانێک دەکەی ئەگەر کامێراکانت لەسەر نەبێ؟ چ زیانێک دەکەی ئەگەر چەپڵت بۆ لێ نەدرێ؟ قاعدەیەکی زۆر جوان هەیە، زانایان فەرموویانە اعمل لوجه واحد يكفيك الوجوه كلها، تەنها لەبەر یەک کەس کار بکە کە ئەڵڵایە، ئەوەی تری خوا هەمووانت بۆ جێبەجێ دەکا، هەموو دەم و چاوەکانی تر، هەموو کەسەکانی تر خۆیان ڕازی دەبن، خۆیان مەدحت دەکەن، بەڵام بەخوا بتەوێ ئەم و ئەو و عەمر و زەید و بەکر و فڵان و هەمووی ڕازیکەی، بەڵام ئەڵڵات لەبیر چێتەوە، ئەوانەشت لێ ڕازی نابن و خوا سەدەقە و خێرەکەشت بەسەرا دەداتەوە. لە کتێبی ئیلە الظیل، بەڕێزان کتێبی ئیلە الظیل خوا گەورە پاداشتی ئەو بەڕێزە بداتەوە کە لە دوبێ ئەو کتێبە بە نرخەی بۆ هێنام، کتێبێکە لە نووسینی زانای پایەبەرزی سعودی عەلی بن جابر الفیفیە، طبعی 1 ساڵی چاپکردن 2020 لاپەڕەی 43. کتێبی ئیلە الظیل یەکێکە لە کتێبە هەرە دانسقە و نایابەکان. مامۆستا عەلی جابر الفیفی دەفەرمێ پیاوێکی ساڵح و خواناس کە بۆی باس کردووە، جێگەی سیقە و متمانە، فەرمووی واللهی
چەند جار پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتە خەوم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی فڵان کەس مامۆستا بڕۆ بۆ لای فڵان کەس بیدۆزەوە، ئەوە عینوان و ماڵ و شوێنی ئەوە ناو نیشانی، مژدەی بدەیە بڵێ ڕەسوول الله صلی الله علیه وسلم ڕوحمان بە قوربانی بێ، فەرموویەتی مژدە بدە بە فڵان کەس جێگەی بەهەشتە، مژدەی بەهەشتی بدەیە. ئەڵێ چەند جار کە لە خەو ڕادەپەڕیم خوایە فڵان کەس چۆن بدۆزمەوە، بە هەمان عینوان کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جارێک کە لە خەوا پێدەوتمەوە دۆزیمەوە. سیرەکەم کابرایە کە خاوەن تەکسیە لە سعودیە، لە مەککە خاوەنی تەکسیەکە، کابرایەکی گوم ناو، ئەمە نەعالمێکە نە بازرگانێکە نە خێرەومەندێکە، سایق تەکسیەک پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕێک ناو نیشانی خۆی و باب و باپیر و شوێنی دابوومێ. لەگەڵ یا دانیشتم و لەگەڵ تەکسەکە سەرکەوتم وەی زانی نەفەرم لەماندا لە شوێنێکە وتم ئیشێکی زۆر تایبەتم پێێتە، وتی فەرموو، وتم مژدەیەکم پێ لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، بەڵام بەمەرج پێم بڵی چ کارێک دڵت پێی خۆشە و تەنها لە بەخواتی خوا کرد بێتت. وتی تخوا وازم لێ بێنە برا خێری چی شتی چی منی ساق تەکسیەک ڕۆژ تا ئێوارە بەم شەقەمانەدا دەسوڕێمەوە چەند ریاڵێک پەیداکەم. وتم بڕوا بکە وازر لێ نایەنم، مەرجەکەم ئەوەیە مژدە خۆشەکەت دەدەمێ شتەکەی خۆتم پێ بڵێ ڕێک کەوتین. وتی بەمەرجێک تۆش نەناوم بێنی نەبم ناسی نەدەناسم. وتم مەرج بێ. وتی واللهی دراوسەیەکمان هەیە کۆچی دوایی کرد و هەژارن، 5 منداڵی هەتیویان بەجێهێشتووە، ئەو ژنە لەسەر ئەو 5 منداڵی یەتیم و نازدارە دانیشتووە. سوێند بەخوای گەورە بە بەرەکەتی ئەوانەوە نێتم هێناوە لەو ڕۆژەوە ئەو دراوسەیەمان مردەوە کە سوکارێکی دەوڵەمەندی نییە و خزمەکانیشیان وەکو خۆیان هەژارن، ئافرەتێکی زۆر بەعیزەتە، زۆر ماڵێکی خواناسن، هەمووش منداڵی ورد و سەر و پێچکەن و توانای کەسابەتیان نییە. وتمە خوایە ڕزقم زیاد کەی، یەک علاگە خواردنێگنی ئێوارە بچمەوە ماڵی خۆمان بۆ خۆمانی بکڕم و بۆ ئەوانیشی نەکڕم. واللهی خوا بە بەرەکەتی ئەوانەوە ڕزقەکەی منیشی زیاد کردووە. لەو ڕۆژەوە ئەو دراوسەیەمان مردووە من بەس لەبەر خوا. بەڵام ئاگادار بە واللهی یەک بەشەرێکی خوا هیچ واللهی لا يعلم بذلك أحد. سوێند بەخواوە یەکەم جارە تۆ لەم دەبیستی، تەنانەت خێزانی خۆم لێی نەبیستم، شتەکەم نەبردێتەوە ماڵەوە تا ئەوانیشم داوە، بەو خێزانە بەڕێزەشم وتووە لای خێزانیشم باسی ئەم بابەتە مەکە فڵان کەس یارمەتیمان دەدا. وتی دەی واللهی مژدە لێبێ بەخوا من نە تۆ دەناسم نە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەگە خوا پێی نەڵێت تۆ دەناسێ مژدە لێبێ تۆ بەهەشتت هەیە. جا بەڕێزان تۆ بەهەشتت هەبێ ولكن الله يدري، خۆ خوا دەزانێ. ئەمڕۆ گرفتی دەوڵەمەندانی ئێمە ئەوانش کە سەرمایەدارن ئەبێ کامیرەکان ڕیز بن، ئەبێت چەپڵە ڕێزان بێ، ئەبێ پەتە سوورەکە ببڕدرێ، ئەبێ هەموو کارێزگار و کاربەدەستان لە پشتەوە بوەستن. بەڵام ولكن الله يدري، والله خوا ئاگای لێتی، دەی خوا ئاگای لێ بەیان هەموو بەندەکان کە بۆ چەند چرکەیەک دەستخۆشی لێ دەکەن و دوایش هەرنان ناسن. با کارەکانمان بەس بۆ خوا بێ. دووەمیان ئاگال لە شکۆی مرۆڤ بێ، ئاگات لە شکۆی مرۆڤ بێ. دوای ئەوەی نێتت بۆ خوا بوو، چونکە ئەگەر نێت بۆ خوانە بێ ماڵوێرانی لە دوایە. فإن لا يعمل المرء خيرا ونيته خير من أن يعمل صالحا ونيته سوء. ئەگەر ئینسان کار نەکا، کارێک نەکردووە بەڵام نێتی خێر لە دڵتایە، نێتەکەت خێرە بەڵام بەخوا هیچ لە دەستەکان خاڵیەکانتان نییە، نێتی خێر لە دڵایە و هیچ لە دەستانیە، ئەمە زۆر خێرترە و لای خوا بەڕێزتری لەو کەسەی خێرەکەی کردووە بەڵام نێتی ناودڵی خاوێن نییە. ئەمە زانانی ئیسلام هەموو لەسەرەوە یەک دەنگن. دووەم ئاگال لە شکۆی هەژار و نەدارەکە بێ. يا أيها الذين آمنوا لقال إيمان داريتي لقال منو تويتي لا تبطلوا صدقاتكم بشي بالمن والأذى. نشي خير كانت بطال كيتا ودواء وإخوات وماري كدو قبولي كدوا بمنت كردن لسر هجار وندارك بأزارداني دلو دروني بوي باركي بوفريدي بوي لبرد شاي مالو من داليا سوشي كي بحساب خيرت بيكر بلام شكوت يا يا خواروا من داڵەکانی حەزب زەلیلی دەکەن بەبێ ئەوەی کە ئەوەندە ضرور بێت لە حەدی خۆی زیاتر کامیلەی دەخەیتە سەر، دارێک نیە و 10 جار نیە و 100 جار نیە لێ دەدەیتەوە، هیچ شکۆیەک بۆم خێزانە نامێنێتەوە، لە حەدی پێویست زیاتر نابێت لەبەر چاوی کامیرەدا هەژار فرمێسکەکانی هەڵوەرێنێ، ئللا مەگەر ناچاریە گوال لێ بکە و خودای گەورەش ئاگای لێ نەتی دڵی ئەو خێرەومەندانە هەیە. ئاگال لێبێ ئەی هەژاری بەڕێز، تۆش کە خێرت وەرگرت وامەزانە هەمیشە سوالکار دەبی، وامەزانە هەمیشە وەردەگری، پەیوەندی لەگەڵ خوادا بەهێزکە، بەپاڕێوە بڵێ یا ئەڵڵا دەرگای ڕەحمەتم لێ بکەیتەوە، ئەی خوایە تۆ ئەلغەنی
ئەو کەسێکەوە ئەم دەوڵەمەندە هەر ماڵەکەی تۆیە پێت بەخشیوە خۆ لە خەزێنەی تۆ کەم نابێتەوە خوایە بە منیش بەخشی یا ڕەبی خوایە بۆیە داوا ناکەم ماڵم پێ بەخشی کە بوغڕابم بەڵام خوایە داوا لێ دەکەم بەڵکو منیش یەکێک بم دەخێرەوە مندان بۆ خوا زۆر ئاسانە بەخوا بۆ خوا زۆر ئاسانە کە تۆی هەژار ڕۆژە سەرمایەداروی بە خەڵک ببەخشی بۆ خوایەکی تێچێ نە بەخوا بۆ خوا زۆر ئاسانە بمنێتەوە بە ئەزیزەکەم وەرگرە ئەگەر مستحقی زەکاتی ئەگەر مستحقی خێری هەر چاوەڕێمە بە هەموو ساڵە تا مردن منداڵەکانیش دوابن بڵێ خوایە ئەمە دوا ساڵی وەرگرتنی زەکاتم بێ دەرگای ڕزقی تۆ ئەوەندە فراوانەکە کردیەوە هیچ هێزێک نازانێت چۆن هات بەخوا هیچ هێزێک نازانێت کە چۆن هات بەسەراتێکی ڕاستەقینەتان عرض دەکەم بەڕێزان ئەمانە هەمووی نووسراوی ناو کتێبن هەموو لا پەڕە و کتێبەکانتان پێ دەڵێم زانا و بانخوازی میلەتی کوردی مسلمان کە ئێمە وەکو گەنجانی ئەو سەردەمەی هەشتاکان قەرزاری جەنابی دکتۆر حەسەن پێنجوێنین یا ڕەبی خوای گەورە تەمەنی پڕبەرەکەت کاکە ئێستا لە ژیاندایە دکتۆر حەسەن پێنجوێنی لە کتێبی جوامێریدا کتێبێکی هەیە بە ناوی جوامێری چەند جارێک چاپ کراوە ئەوەی لای منێت چاپی دووەم 2017 چاپ کراوە لاپەڕەی 190 ئەوە هەموو عینوانەکە و کتێبەکە و نووسەرەکە مەوجودە باسی کەسێکمان بۆ دەکا بە ناوی سلێمان بن عەبدولعەزیز الراجحی کە یەکێکە لە دەوڵەمەندە هەرە بە ناوبانگەکانی وڵاتی سعودیە ئەم شێخ سلێمان بن عەبدولعەزیزە باسی ژیانی خۆی دەکا لە بیرەوەریەکانیدا کە دکتۆر حەسەن پێنجوێنی لە کتێبی جوانمێریدا لە لاپەڕەی 190دا وەک خۆی وەریگرتووە شێخ سلێمان لە یاداشتەکانیدا دەڵێ وەڵڵاهی من لە ماڵێکی فەقیردا بووم ئەڵێ بڕواتان هەبێ سوێند بەخوا ئەوەندە فەقیر بووین قوتابی بووم گەشتێک ڕێکخرا عمرم دەوری 10 ساڵ بۆ 12 ساڵ دەبوو یعنی 5 و 6 سەرەتایی بنەڕەتی مامۆستاوەتی یەکی 1 ریال بێنن ریاڵی ئەو کاتە بە ڕێزان وەکو 25,000 ئێستاوا بووە وتیەکی 25,000 دیناری بێنن گەشتێک دەکەین بە کۆستەر بە پاس دەتانبین بۆ فڵان شوێن گەشتێکی زانستی و هەم تەرفیهی و خۆشی بەهارانە چوومە ماڵەوە وتم باوەجیان دایەجیان تو خوا و 25,000 ئەو ریاڵم بۆ دابین کرد باوکم وتی وەڵڵاهی ڕۆڵی شیرینم مەگە 2 ڕۆژ 3 ڕۆژ کرێکاری بکەم ئەو 25,000 بۆ پەیدا نابێ ئەگەر لە حاڵمانە خۆ هیچ لە ماڵماندانە بەخوا ڕۆڵە نیمە چون بە دایکم وتی وەڵڵاهی ڕۆڵی جانجاوە باوک تێگە شتێکمان بداتێ دایکت چی پەیداکە دەستم کرد بە گریان تەنها تەلەبەیەکم کە لەو پۆلەدا ناوی خۆم نەنووسیوە لەبەر بێ پارەی زۆر بەزەیم بە خۆم دادەهاتەوە ئای کە دڵم شکا بوو بەڵام کاتێک کە بەیانی چوینەوە ئیمتیحانمان دابوو لە دەستێکە ئیمتیحانەکەمان وەرگرتەوە یەکەم نمرە من هێنابووم یەکەمی ئەو دەرسە بووم لە ناو پۆلدا مامۆستاکەمان فەلەستینی بوو هاتبوو دەرسی دەوتەوە لەو قوتابخانەی کە من تەلەبە بووم تێیدا مامۆستاکە بانگی کردم وتی چەپڵەیەکی زۆر بەهێز بۆ سلێمان لێ بدەن چەپڵەیەکی بە قووەتیان تەلەبەکان بۆ لێدام وتی بەبوانێ ئەم نمرە بەرزەشەوە کە سەری منیشی لەم پۆلەیە بەرز کردەوە لە قوتابخانەکەیە لەم دەرسەیە 100 ڕێکی هێناوە بڕیارمدا ڕیاڵێکی بدەمێ 25,000 بدەمێ ڕیاڵەکەی خستووە زەرفێکەوە ئەڵەگە هەموو سەروەتی ئەو دنیاە هی من بووایە بەقەدر ئەو کاتە خۆشحاڵ نەدەبووم چونکە بەیانی گەشتەکە دەستی پێ دەکرد وەلەو پۆلەدا تەنها من بووم ناوم نەنووسرا بوو خێرا ڕام کرد بە ڕاکردنێکی زۆر خێرا چوومە بەڕێوەبەرایەتی و ناوی خۆم نووسی و ڕیاڵەکەم تەسلیم کرد وەم دەزانی هەموو دنیای داومێ ئای کە شادمان بووم ئەڵە ساڵان تێپەڕیون زۆر تەمەنم تێپەڕی تا ئێستاش نازانم مامۆستا ئەو ڕیاڵەی لەبەر دەرەجەکەم دامێ کە جاری کەشتی وای لێ نەبیسترا بوو یان زانی تەنها تەلەبەیەک لەبەر فەقیری ناتوانە بەشداری بکە منم مامۆستا فەنێکی بەکارهێنا خێری پێ نەکردم لە ڕێی دەستخۆشانەوە ڕیاڵەکەی پێبەخشیم تا ئێستاش بۆم حەل نەبوو ساڵان هاتن و چوون 2-3 ساڵ دوای ئەوە خوا دەرگای ڕزق و ڕۆزی لە ئێمە کردەوە بەتایبەتی کاتی کە خۆم چوومە قۆناغی ئامادەی دەستم کرد بە کڕین و فرۆشتن لەسەر عەرەبانەیەک دەدەستژێڕیەوە خوا سەروەت و سامانی نارد نەم دەزانی بەردێکم بکڕایە وەکو زێڕ دەفرۆشە بەڕێزان کە خوا دەرگای ڕزقی کردەوە خۆشن نازانی چۆن دێ واللهی دەڵێ ئێستا یەکێکم لە ملیار لێرەکان لەوانەی بە ملیار دۆلاریان هەیە ڕۆژێک دانیشتبووم لە نووسینگەکەی ئەو کەسانەی کە ڕۆژێک چاکەیان لەگەڵا کردوم بتوانم قەرەبوویان بکەمەوە شریتی مێشکم لێ دەدایەوە یەکێ لەو کەسانەی کە حتا مردن خۆم بە قەرزاری ئەزانم ئەو مامۆستا بەڕێز دەبوو کە لەو گەشتایە بەشداریم نەکردا لەوانەیە قل لە دڵما دەرنەچوویایە ئەو ڕیاڵەی دابوومێ چوومەوە هەمان قوتابخانە کە 30 ساڵ لەمەوە بەرخوێن بووم لێ چوومەوە هەمان قوتابخانە لستی مامۆستاکانم دۆزیەوە وتیان ئەو مامۆستایە ئێستا خانە نشین بووە لە فڵان گەڕەکێکە معلوماتەیە کە دادەنیشێ لە ڕێی ئامار و دەستگاکانی ئاسایش و ئەوانەوە
چوومە ماڵەکەی کەلوپەلی پێچابەوە بڕواتەوە بۆ فەڵەستین لەبەر نەبوونی و نەداری. تەنانەت مامۆستاکە کلەی خانوەکەی پێ نەدرا کرێکی بوو. کاتێک کە دۆزیمەوە ماڵەکەیمان دەستنیشان کرد، ئۆتۆمبیلێکی هەرە دەرەجە بەرز تایبەت 0 کیلۆمەترم بۆ کڕی لەگەڵ سایاقێکی تایبەتە چوینە بەر دەرگاکەی. پێشتریش ماڵێک خانوویەکی زۆر ڕاقی لە گەڕێکی کە ڕاقی بە تەواوی کەلوپەل و پێداویستی ماڵەوە کە چوینە بەر دەرگا کە هاتە دەرەوە مەلە شڵەژانی پێوە دیار بوو. کۆمەڵک ئۆتۆمبیل هەمووی مۆدیل نوێ، هەمووی کەسانی ڕزێڕێک و پێک و منەظەم قاپی سارە بۆ کەسێک دەکرێتەوە. من چوومە خوارەوە دەستی ماچ کرد و تەوەقوعی ئەوەی نەدەکرد پیاوێکی ئەوە دەوڵەمەند لەو سارە مۆدیل بەرزەدا بەزی ئەو هەموو خەڵکە بە دەوریەوەیەتی و دەستی کابرایەک ماچ دەکات بە تەمەنێک مامۆستایەک. وتم مامۆستا نامناسی تۆ فڵان کەس نی؟ وتی بەڵێ. وتم نامناسی؟ وتی نەبەخوا کاکەی گیان نەوەڵا من برام تۆیان بەغەڵەت هاتووی، من ڕەفیق و دۆستی وەکو جەنابتم نی ئەوە دەوڵەمەند، من کابرایەکی مامۆستایەکی خانەنشینی فەقیرم، برام لەوە چێ نام ماڵەکەتان لێ تێکچوو بێ عینوانە لێ تێکچووێ، من ئەو کەسە نەبم، نەبەخوا من نە جەنابت دەناسم نە دۆستی وەک تۆشم هەیە. وتم لەبیر تا 30 ساڵ لەمەوە بە لە بنەڕەتیدا لە فڵان قوتابخانە تەلەبەیە کتەبوو ناوی سلێمان بوو، مێشکی خۆی هێنا و برد دوای یەک دوو خولە گوتی وەڵا بیرم دێتەوە تۆ فڵان کەسی؟ وتم بەڵێ. دیسان جارێکی دەستی ماچ کردەوە، سەری ماچ کردم و وتی ئێستا لە خوا بەزیابێ ئای کە شادمانم ئەلحەمدولیلا دیارە وەزعت باشە. وتم هەمووی خوایە مامۆستا، هەمووی خوایە و بەڵام من هەتان بردن قەرزاری تۆم، هاتووم قەرزاری تۆم و قەرزەکەت بدەمەوە گەل لێم قبوڵکەی. وتی وەڵا برا من لە هەموو عمرما قەرزاری خەڵک بووم، بە حیاتی قەرزم نەداوە بە کەس. وتم نە قەرزێکت دا بە من. ئەو ڕۆژەی کە لە پۆلەکەدا چەپڵەیەکی قایمم بۆ لێدرا و ڕیاڵێکی شتدان بێ قەرزەکەم پێویستە بیدەمەوە. وتی برا جا ڕیاڵێک چۆری دەگرێتەوەنەوە خوددا پاداشت داتەوە ئەلحەمدولیلا کە تەلەبەیەکم قوتابیەکی خۆم دەبینم لە شان و شکۆدایە و خوای گەورە شتێکی باشی پێبەخشیوە. وتم مامۆستا ئەو سارە و سویچەکەیەتی ئەم سارەی هی تۆیە، وەرە با سەرکەوین و بڕۆین بۆ ماڵەکەشت. وتی با بەمانە چین؟ وتم هێشتا من هەر قەرزاری تۆم، هێشتا من خۆم بە چاوبەرەژێری تۆ دەزانم، چونکە من ئەم سارەیە لەناو سەدان سارەدا سەدان سارەی ئەوام هەیە، سەدان خانووی ئاوام هەیە، بەڵام ئەو کاتە ئەو ڕیاڵە بە هەموو وڵاتی سعودی هەبوو بۆ من. ئەزانی چەند دڵت خۆش کردم. ئەڵێ مامۆستاکە بە هیچ شێوەیەک بڕوای نەدەکرد. بەڕێزان دیقەت بدەن، ئەو کەسەی کە دوێنێ هەژارە دەکرێت بەیانی دەوڵەمەندێکی سەرمادار بێ، بەڵام خۆزگا هەژاریش ئاوا بە وەفا بێ. بەم نێتەوە وەرگێ بڵێ خوا دەرگای ڕزق و ڕۆزیم لێ بکەیەوە، دەرگای حەڵاڵم لێ بکەیەوە، منیش بتوانم بەیانی یارمەتی موسڵمانێک بدەم و قەرزەکانم بدەمەوە و من هەتا مردن وەرگر نەبم بەڵکو خێرەومەند بم. داواکارم لە خوای پەروەردگار دەم ئاخری مانگی پڕ بەرەکەتی ڕەمەزاندا یا ڕەبی خوایە هەرچی تاعەت و عیبادەت و نوێژ و ڕۆژوە بە گەورەی خۆت لێت قبوڵ کردبین. یا ڕەبی خوایە شکۆ عیززەتمان بپارێزی یا ئەڵڵاه، یا ڕەبی خوایە شکۆ عیززەتمان بپارێزی یا ئەڵڵاه. خۆت فەرمووتە وەلیلله العیزەة وەلیڕەسوولیه وەللمؤمنین. یا ڕەبی خوایە هیچ ئیماندارێک زەلیل نەبێ، خوایە لە زەلیلی بمان پارێزی، لە نەبوونی بمان پارێزی، لە هەژاریەکی تاقەت پڕوکێن خوایە بمان پارێزی. تۆ ئەلغەنی یا ئەڵڵاه ئەوەندەمان پێ ببەخشی محتاجی هیچ کەسێک لە بەندەکانن نەبین. خوایە ئەوانەی فەقیر و هەژارن بۆ تۆ زۆر ئاسانە دەرگای ڕزق و ڕۆزی لەوانیش و لە ئێمەش بکەیتەوە. هەموومان ڕۆزیەکانی تۆ دەخۆین، هیچمان نانی خۆمان پێ پەیدا ناکرێ یا ئەڵڵاه. خوا دەرگای ڕزق و ڕۆزی حەڵاڵمان لێ بکەیتەوە. خوا شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری یا ڕەبی، خوا شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری، دڵبەخەمەکانمان دڵخۆشکەی، ئەوانەی مشکیلان هەیە لەم بەرە جەژنانەدا یا ڕەبی خوا دڵیان خۆشکەی بە حەلبوونی مشکیلەکانیان یا ئەرحەم الراحمین. یا ڕەبی خوا لە بەرەکەتی شەوانی قەدر پێت بەخشی بین، یا ڕەبی خوا لە بەرەکەتی شەوانی قەدر پێمان ببەخشی، فەزلی ئەو شەوە پیرۆزەمان بەربکەوێ، تاعەت و عیبادەتی هەموو لایەکمان قبوڵکەی، جەژنێکی خۆش و پڕخێر و بەرەکەتمان بەسەردا بێ. ڕەحم بە ئێمەی کورد زوبان، بە کوردستانیان، بەم وڵاتی کوردستانە بە هەموو سەرزەوی بکەی. خوا شەڕ کۆتایی پێبێ، خوا شەڕ لە هەموو جیهاندا کۆتایی پێبێ، خوایە ئاشتیمان بۆ بێ، بە ئارامی هەموو شە لە ماڵەکانی تۆدا کۆ ببینەوە، بە ئارامی خواپەرستی بکەین، بە خۆشەویستی و تەبایی لەگەڵ یەکا ڕەفتار بکەین. خوا تۆ لێمان ڕازی بی. ئامین ئامین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة
فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون